21 ڕۆژ لە مانگی کانونی دووەمی ساڵی 2017 تێدەپەڕێت، بەڵام تا ئێستا وەزارەتی سامانە سروشتەکان راپۆرتی فرۆشتن و داهاتی نەوتی مانگی 12 ساڵی ڕابردووی بڵاو نەکردوێتەوە. سەرۆکی لیژنەی سامانە سروشتەکان لە پەرلەمانی کوردستان دەڵێت بڵاو نەکردنەوەی راپۆرتەکە پەیوەندی با ڕێکەوتنی حکوومەتی هەرێم و کۆمپانیای دیلۆتەوە هەیە کە تایبەتە با وردبینیکردنی داهاتی نەوتی هەرێم. باوتەی سەرۆکی لیژنەکە کۆمپانیاکە هەندێک کەم و کوڕی لە پاڵاوگەکاندا بینیوە، بڵاو نەکردنەوەی راپۆرتەکەیش پەیوەندی بۆەوە هەیە. قرار بوو هەموو مانگێک وەزارەتی سامانە سروشتەکان راپۆرتێک بڵاو بکاتەوە، بەڵام دیارە ئەمانگە کە بڵاوی نەکردوێتەوە بەبێ بەدادچوونەکانی ئێمە ئەبوایە راپۆرتی دوو کۆمپانیاکە بڵاو بکرێتەوە لەسەر تەدقیق وردبینی مانگی 11 بەتایبەتی هی پاڵاوگەکان. بەڵام ئێستا ئەوەی وەزارەت وەستێنراوە بۆی ئەوەی پاڵاوگەکان بڵاو بکرێتەوە، ئەوەی پاڵاوگەکانیش ئەوەی کۆمپانیاکانیش هەندێک گرفتی کەشف کردووە، بۆیە تا ئێستا برایرە نەداوە کە ڕای بگەن. ئەبێ ئەو راپۆرتانەی کە باس لە تەدقیق وردبینی ئەەکەن بخرێنە بەردەمی ڕایگشتی بۆی کە ڕایگشتی متمانەی بۆ بگەڕێتەوە، و ئەگەر نا بێگومان ئەو بێ متمانەی هەر بەردەوام ئەبێ و ڕۆژ بە دوای ڕۆژ گەندەڵەکان زیاتر بن. بڵاو نەکردنەوەی راپۆرتی مانگی ڕابردووی نەوتی هەرێم لەلایەن وەزارەتی سامانە سروشتەکانەوە لە کاتێکدا یەکە میدیایەکی ئەمریکی بە دواداچوونی بۆ فرۆشتنی نەوتی هەرێم کردووە و باز لەوە دەکات بەهۆی گەندەڵیەوە زیاتر لە 40 ملیار دۆلار لە داهاتی نەوتی هەرێم خراپ بەکارهێنراوە. ئەندامێکی لیژنەی سامانە سروشتەکان لە پەرلەمانی کوردستان دەڵێت لە کۆمپانیای سۆمەوە زانیاریان دەستکەوتووە کە مانگی ڕابردوو هەرێم 7 ملیۆن و 730,000 بەرمیل نەوتی فرۆشتووە، واتە زیاتر لە 590,000 بەرمیل لە ڕۆژێکدا. باپی خەمڵاندنی ئەو پەرلەمانتارە کە نرخی هەر بەرمیلێک نەوتی بە 44 دلار و 56 سەنت داناوە، داهاتەکەی گەشتووەتە 789 ملیۆن دلار. داهاتی بەرهەمە ناوخۆیەکانیش زیاتر لە 91 ملیۆن دلار بووە. ئەوەش لە کاتێکدایە کە وەزارەتی سامانە سروشتەکان لە راپۆرتی مانگی 11 ساڵی ڕابردوودا ئاماژەی بۆ کردبوو کە هەر بەرمیلێک نەوتی بە 35 دلار فرۆشتووە. بێگومان ئەمە بەشێکە لەو پرۆسەی شاردنەوەی داهات، بەشێکە لەو پرۆسەی ناشەفافی. من بەو ژمارەی کە عەرزی جەنابتم کرد 881 ملیۆن دلار، 700 ملیۆن دلار بەشی موچەیەکە بە سیستەمی کۆن. ئەگەر ئەمەکەی کەشیان بدایە بە قەرز، هێشتا بەشی موچەیە کرد بە سیستەمی کۆن. 150 ملیۆن دلاری دیکە داهاتی ناوخۆ بۆ جگە لە نەوت ئەوش توانرا بۆ موچە سەرف کرد، بۆ عەفو بۆ خەرجی وەزارەتەکان سەرف کرێت. پەیوەندیەکەت وەڵام ناداتەوە. ئەمە زیاتر لە دەجار ئێمە وەکو تیمی ڕۆژنامەوانی نارتی پەیوەندیمان بە هەریەکە لە وەزیری سامانە سروشتەکان و وتەبێژە حکوومەتی هەرێمی کوردستان و ڕاوێژکاری وەزارەتی سامانە سروشتەکان کرد لەسەر پرسی بڵاو نەکردنەوەی راپۆرتی داهات و فرۆشتنی نەوتی مانگی ڕابردوو، بەڵام هیچ کامیان ئامادەنین وەڵامی تەلەفۆنەکانیان بدنەوە، وەڵامی تەلەفۆنەکانی ئێمەیان نەدایەوە. باپی زانیاریەکانی ئەو پەرلەمانتارە لە ئێستادا ئاستی هەناردەکردنی نەوتی هەرێم زیادی کردووە و ڕۆژانە دەگاتە 660,000 بەرمیل. جگە لەو نەوتەی لە ڕێی تەنکەرەوە هەناردە دەکرێت و دەدرێتە پاڵاوگەکان. لاگەڵ ئەوەی سامانە سروشتەکان لە مانگەکانی ڕابردوودا راپۆرتی لاسەر داهاتی نەوت بڵاو کردوێتەوە، بەڵام بەشێک لە پەرلەمانتاران و میدیاکان و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بەردەوام ماوەی چەند ساڵێکە ڕەخنە لە حکوومەتی هەرێم دەگرن لەسەر ئەوەی داهاتی نەوت شەفاف نییە. لەگەڵەوەشدا تا ئێستا داتاکانی سامانە سروشتەکانیش لاسەر فرۆشتنی نەوت بە بۆری لایەنی سێمەوە یان لیژنەیەکی چاودێری دارایی و پەرلەمانیەوە چێک ناکرێتەوە. پێشقادرێن ئارتی هەولێر.